سڵاتان لێبێ ڕۆژێکی نوێتان باش هیوادارم هەمووتان باش و تەندروست بن. خواردنی ئەمڕۆمان مریشک بە جاترە ئەبێ لەگەڵ ساوەرێکی سوور و سەڵاتێکە زەڵاتەکە لە مطبەخەکە پێتان ئەڵێم دوای لەسەری زیاتر قسەکەین. فەرمو لەگەڵم بابا بەیەکەوە بڕۆین ئەم خواردنە دروستکەن. هیوادارم دانیشین تاوەیەکی خواردنەکە دروستەکەن ئێوەی بەڕێزیش بتوانن دەفتەر و کاغەز بێنن و قەڵەم بتوان بینوسنەوە و جارێکیکە لە ماڵە دروستیکەن. فەرمو لەگەڵم با بڕۆین. بۆ پێداویستەکانی مریشەکە من پێشان مریشەکە دروستەکەم لەبەر ئەوەی مریشەکە کاتی زیاتر ئەوێ خێنە فەڕنەوە فڕنەکەشم پێشتر بۆ ئامادە کردووە تا گەرم بێ و شتەکەمان خێراتر بکات. بۆ پێداویستەکان پێویستم بە 4 بڕانی مریشکە بێت بە پێستەوە. من بۆی پەستەکە بەکارم برۆ زۆ وشک نەبێت و لە فڕنا تۆزێک بە تەڕبڕی بمێنێتەوە. ترشی سماقم پێویستە. ئەمە کۆمەڵێک پێکهاتووە لە ترشی سماق لە کونجی ئۆریگانۆ لەگەڵ جاترە. لەم چوارە پێکاتوە یەک تۆز ئەتوانین زیرەشی تێکەی بەڕاستی بۆنی زۆ خۆشە. لەگەڵ ئەویشە ئاوی لیمۆ بەکارێنم لەگەڵ پیاز و سیرە خەمە بنی مریشەکەەوە لەبەر بۆنێکی خۆشە بە مریشەکەمان لەتفی ڕەش بەکارێنم لەگەڵ خێ و تۆزێک ڕۆنی زێتی زەیتون. ئەمە بۆ پێداویستی مریشەکەمانە. من ئەمانە خەمەوە لاوە تا سەوزەکەی بۆ وردەکەم. لەبەر نامێت دەستکەشم لە دەسایە دەست بە مریشەکە دوای ناتوانم. ئێستا من پیازەکەی بۆ وردەکەم. مریشەکەمان ئێستا ئامادەوەی خێنە ناو فڕنەوە. پێشووتر وەکو کە باسم کرد فڕنەکەم گەرم کرده بوو. من سەر و خوارەوە بۆ داگیرساندووە تۆزێک کستریەکەم ئێستا سەرەتا دایانە بۆ ماگزینم تاونی گەرمە بێت. ئێستا لێ گەڕم هەتا مریشەکەمانە بێت تا ئەوە بێت من ساورەکەی بۆ دروستەکەم. ساورەکە زۆری پێ ناچێت ساوری سوورەکەم. فەرمو لەگەڵم بن بۆ دروستکردنی ساورەکەش. کێشەش نییە تۆزێک بە درشتی وردیکەی جوانترێکە چووکە دەرەکەوێت هەیە و کاتەیە. هەتا بتوانی بیبەری ڕەنگاوڕەنگی تێکەی هەم زواتر تامی خۆشتری شەکە هەم جوانتریشە دیمەنی. بیبەرەکەم تێکرد ئێستا یەک تۆز سوورێکەم و زۆرنا. تامە ئەبێت من زەڵاتەی ئەناناسەکەی بۆکەم. فەرم لەگەڵ ما بن بۆ دروستکردنی ئەناناسەکە.
با چێکێکی مریشەکەمان کەینە کابسووتێ. ئێستا خواردنەکە مریشەکەشمان بووە مریشەکەش دەرێن و ساوەڕکەش مەدەمی کێشاوە و ئامادەی خواردنەکەمان بۆ ئەوەی کە تێ بکەین. ئێستا مریشەکەم دەرێنم. خواردەکەمان ئێستا ئامادەیە. دەستی خۆش بێ شێفی بەڕێز بەڕاستی خواردنەکانت ڕازانەوەیکی زۆر جوانی پێوە دیارە هاوسەنگێکی باش لە خواردنەکانە هەیە هەم لە پرۆتین و هەم لە کاربۆهیدریت و هەم لە سەوزەواتەکانیش کە بینم زەڵات هەیە. جا من پێم باشە هەمیشە لە زەڵاتەوە دەست پێ بکەین بە تایبەتی ڕۆژۆوان پاش چەند کاتژمێرێک کە ئاو نەچۆتە لە شانەوە زەڵاتە بڕێکی زۆر لە ئاویشی تایە و بە هەروەها ڤیتامین و کانزاکانی تایە. جا ئەم زەڵاتەیە بینم جیاوازە زەڵاتەکانی تر شتێکی تری بەکارهێناوە ئەمە ئەنەناسەوە نیە بەڕاستی ئەم شێفە بەڕێزە ئەنەناسی بەکارهێناوە لە ناو زەڵاتەکەیە کە خواردنێکی تەندروستان بێجگە لە ڤیتامین سی مەنگەنیزی تێدایە مەنگەنیز واکە ئەو خواردنی کە ئەیخۆی میتابۆلایزیەکە زیاتر وای لێکە کە وزە دروست بێت لە خواردنی کە ئەیخۆی وە لەگەڵ ئەوەشە مادەیەکی تایە ئەنزیمێکی تایە کە پێڵێن برۆمیلین ئەو برۆمیلینە وا ئەکات کە پرۆتین کە ئاتێک ئەیخۆیت شی بکاتەوانێ بیشکێنێت و زیاتر لەلایەنی لە شەوانەیە سوودی لێ بەخشە و هەڵمژرێ. جا ئەمە بژادەیەکی جوانە با تامیشیکەم بەڕاستی شتێکی کەشی توونە پێوە کردووە بیبەرە بەس بەڕاستی بەتامە ئەو خارەشی چایە بەڕاستی بۆی خارەکەشم تێ کردوانی کۆمەڵێک لامشم بەکارێناوە تۆکڵەکەشم بەکارێناوە تامەکەی زۆر خۆشە باڵانسێک دروستکە لە تامەکان نابێت هەر تون بێ یان هەر ترش بێ بەتەنیا ئەبێ هەمیشە کۆمەڵێک تام تێکەڵ کە بتوانێت هات تامی هەمووکی لەمان کاتە هیوادارم من ئێستا تامێکی ساوەرەکە ئەکەم بەڕاستی ساوەر لە جیاتی جێگرەوەی برنج زۆر باشترە تەندروسترە لەبەرەوەی گلاسیمیک ئیندێکسەکەی کە شەکرەی خوێن بەرز ناکاتەوانێ وەکو برنج ڤیتامین و ڕیشاڵێکی زۆری تێدایە لەبەرەوەی تقریبان بە هۆڵ گرێن حساب بکرێ هەموو گەنمەکەیە خوانێکی تەندروسترە. دەمی مریشەکەش کە بزانم چۆنە بەلا سەوزەش بەکارهێناوەتیایە سەوزەم تێکردەوە ئەوە کاریگەری کاربۆهیدرەکە کەمتری دەکاتەوە هەر سەوزێکە لە بەدەستا بێتوانێت تێکەی بەس بەڕاستی بیبە زۆر خۆشە لەگەڵ ساوەرە یان لەگەڵ زۆر شتا ئەگونجە بیبەریش. ئەمە تامێکی مریشکەکەش کەم بزانم مریشکەکە بەچی کردووە زعتر؟ بە زعتر بڵێ زعتەرەکەش پێکاتووە لە ترشی سماق کونجی تۆزێک زیرە ڕانی مریشک چاوریکی زۆری تێدا بە تایبەتی و کەسانی کە کێشەی بەرزی کێشی لەشان هەیە لەشان چۆڵەی لە قەڵەوترەیە خۆت کێشی لەشان زیاترە باشتر وایە سنگەکەی زیات خۆم پرۆتینی زۆرترایە بەس بەڕاستی جوانت کردووە دەستەکانە خۆش بەس من دایما لەگەڵ پێستا نایخۆم پێستەکەی چاوری زۆرە بە شێوازێکی تەندروستیش ئامادەت کردووە کە لە فڕنەوە ئەوە باشترەوەی لە سووریکەیتوانێت ڕۆنێکی زۆر هەڵمژە خۆشە توان تامێکی بەتنایەوە ئەم بیبەرە سوورەشم بەلاوە زۆر باشە کە دادناوە ئەم بیبەرە سوورە کە ڕێژەیەکی زۆر ڤیتامین سی تێدایە حتا لە پرتەقال زیاتر.
بە هیوای تەندروستێکی باش بە هەمولاکتان دەستەکانە خۆش بێ. دەسپات تا کاتێکی تر و پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ئینشەڵڵا هەمیشە تەندروست و لەش ساغ بن خی گەورە ڕۆژنەژی هەمولایەک قوبڵکە ئینشەڵڵا تا کاتێک تر و پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان ناوە پاکستان بێت.